گوتی ئەخێری تەمەشا دەکەین هەرچی ڕسمی عائیلێ هەیە، هەرچی شتی ئەرشیفی دیکۆمنتکاری خۆمان هەیە لەناو مۆبایلەکانی خۆمان هەمووی بردیە دزیتی بڵاو کردیتەوە. بەناوی خۆی گەورە و میهرەبان، خۆشەویستان و بەڕێزان، سەلام و ڕەحمەتی خۆی گەورەتان لێبێ لە ئەڵقەی دووەم لە بەرنامەی لێکۆلەر لە پایتەخت میدیا بێگەیشتینەوە. خۆشەویستان، هەرجارە و باسکردنی بابەتێک بۆ وشیارکردنەوەی کۆمەڵگەی خۆمان بۆ ئەوەی بتوانین کۆمەڵگەیەکی هوشیار، کۆمەڵگەیەکی یاسایی، کۆمەڵگەیەکی خۆشەویست، برایەتی و ڕەسەنایەتی. خۆشەویستان و بەڕێزان، ئێمە ئەگەر بە ڕابردووی خۆماندا بچینەوە بەڕاستی پڕیەتی لە ڕەسەنایەتی. کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکە کە خۆشەویستی برایەتی لە نێوانیاندا تا لەو پەڕی بووە. بەڕاستی شتی وا ڕوویدایە ئللا ئەگەر هاتوو لە سەردەمی سەحابە و سەردەمی زوو شتیوا لە نمونەی وا ڕووی نەدابیت. بۆیە دەمەوێت ئەو قسانە بکەم، پێم خۆشە بەراوردی بکەم لەگەڵ ئێستاماندا. ئەو کۆمەڵگە ڕەسەنە، ئەو کۆمەڵگەیە کە پڕ بوو لە ئەخلاق، ئێستا ئێمە بۆ تووشی کۆمەڵە گرفت و کێشە بووین. بۆ ئەوەی ئەو قسانە دەکەم ئێمە مراجعەشی خۆمان بکەینەوە، بە خۆماندا بچینەوە، بگەڕێنەوە سەر ئەسل و ڕەسەنایەتی خۆمان. لەو گوندانەی دەوروبەری هەولێر پیاوێک خێزانەکەی گیانی سپارد. اینجا دیارە کاتێک کە گیان دەسپێری، ئەو خەڵکەی هەمووی زۆر زۆر بەپەرۆشەوە لە دەوروبەری بوون. هەتا خواردنەکەی ئێواران پێی دەڵێن خواردنی شیوە غەریبانێ لە هەموو کوردستان داشتیوا لە هەبوو. هەموو خەڵکەکان خواردنیان دەکرد، خواردنیان دەکرد و کۆیان دەکردەوە بەیەکەوە دادەنیشتن. هەتا ئەو کوڕەی کە خێزانەکەی گیانی سپارد بوو دەڵێ لە مەجلیسەکەی ویستی بڕواتەوە ماڵ. یەک لە پیاو ناودارانی گوند گوتی فلان دابنیشە، ئیشم پێتە. ئەویش یەکسەر دانیشت، گوتی فەرموو، گوتی دابنیشە. یەک بە کوڕەکانی خۆی گوتی بڕۆ لە ناو ژنەکان بە کچەکەم بڵێ کە بێ هاوسەرە. دیارە هاوسەر گیری بێ هاوسەر بووە، پێی بڵێ ئەگەر ئیجازەم دەدا من هەر ئێستا ئەو لەو پیاوە بە ڕێزە ماڵە دەکەم کە خێزانەکەی مردیە. دەڵێ ئەو کوڕەش چوو لەوێ یەکسەر ڕەزامەندی دا، پێی باش بوو، ڕوخسەتی دا و وەکالەتی دا بابی. هەر ئەو شەوە ئەو ئافرەتیان لەو پیاوە مارە کرد. اینجا پێی گوتی کوڕم بڕۆ ئێستا دەستی خێزانی خۆت بگرە و بیبەوە، تۆ ئێستا خێزانداری. کەواتە بەڕاستی ئەوە جێگەی شانازیە لە ناو کۆمەڵگەی کوردی نیان هێشت یەک شەو ئەو پیاوە بە ڕێزە بێ هاوسەر بیت. ئەوە بەڕاستی نمونەیەکی جوانە، نمونەیە کە دەبی بەڕاستی لە مێژوو بنووسرێتەوە. بۆ منیش لێرەدا لەو مایکە بە ڕێزەوە باسی دەکەم، ئەوەیە نمونەی ئەخلاقی کۆمەڵگەی کوردی لە لووتکە بۆ لووتکە. لەو گوندانەی کە دەوروبەری هەولۆر لاوانەیە ئێستا ئەوانەی کە جیان لە دەنگ ببی هەموو دەزانن چێ و خانەوادەی چێ. چەند خۆشە. دەڵێ ئافرەتەکەشتە لە ناو ئافرەتان گوتی کاکە ئەمن تازە مێردم کردێ، دەبی بچمە ناومار و مێردی خۆم. هەر بەو شەوەی چووە ناوماری خۆی لەگەڵ ئەو پیاوەی کە هاوسەری مردبوو. ئەوجا لێرەدا بەڕاستی ئەوە بەراوردێک دەکەم لەگەڵ ئەوەی ئێستاک بەداخەوە زۆر بەداخەوە. یعنی برادەری وا هەیە ئێستا کێشەی گرفتی گەورەمان هەیە، دێ لە ماڵە نانی دەدات، خزمەتی دەکات، ئیشەکانی لۆ جێبەجێ دەکات، لەو لایە هەڵسایە بەدنەمەچی کردیە، ڕقەمی خێزانەکەی وەرگرتیە، نامەی خۆشەویستی و شتی نەشیاوی بۆ خێزانەکەی ناردی. یعنی بەڕاستی ئەوە ئەگەر تۆ بەراورد بکەی ئێمە لەو پەڕی لووتکەی ئەخلاقەوە ئێستا دابەزین لە چ ئاستێکی خراپ دەین کە بەڕاستی ئەو کارە ساتێکی گەورەیە. ئێمە دەبێت بگەڕێنەوە سەر ئەو ئەسل و ڕەسەنایەتی. بەڕاستی ئەوە هەر لە دینی پیرۆز ئیسلام داشتیوا لەو بیستیتمان نمونەی زۆر دەگمەن هەیە، بەڵام لە ناو کۆمەڵگەی کوردی سوپاس بۆ خوا نمونەیەکی وا جوان و پوختە هەیە. نەکەر ئەوەش کابرا دەڕۆی ئەگە بڕۆشتە بە سەفەر، ئەوانەی کە جیان لە دەنجی منە هەمووی باش ئەو شتە دەزانن. ماڵ و منداڵەکەی خۆی بە کچ و کوڕۆ ڕادەستی دراوسەکەی خۆی دەکرد، جیرانەکەی خۆی دەیگۆ فلان من دەڕۆم
ئەوە منداڵەکانم ئەمانەتی توبی چەندین شەو ڕۆژ ئەو منداڵانە لە لای ئەو خانەوادەیە وەکو منداڵەکانی خۆیان تەماشا دەکرد بەڵام ئێستاوان نییە ئێستا بڕاتە بیشتوالە هەرمەحاڵە دروست نییە چێ جورئەت دەکا منداڵەکانی خۆی لە لای دراوسەیەکە بەجێبێلی لە لای نزیکترین خزمی خۆی بەجێبێلی باشە ناپرسم بۆ ئێمە هەمووی بەڕاستی جێگەی پرسیارە ئێمە دوور کەوتینەوە لە ڕەسەناتی کۆمەڵگەی کوردەواری خۆمانە هەتا نمونەیەک بەڕاستی ئەو ڕۆژە یەک چێژ باسی کرد گوتی یەک لە جیرانەکانمان گوتی منداڵەکەمان داکە کات گوتی کوڕەکەمان زۆر فەقیر حاڵە زۆر غەریب حاڵ و ینی فەقیرە حەز دەکەم لەگەڵ ئەنگۆ ئینسانی زۆر زیرەک و زیتەڵ و زندین پێم خۆشە لەگەڵ ئەنگۆ هەموو شۆ بکاتن لەگەڵ ئەنگۆبی وەکو برایەکی گچکەی خۆتان تەمەشای بکەن پێم خۆشە وای لێ بکەن گوتی ئێمەش گوتمان زۆر زۆر قبولمانە والله دەیگۆ ئەو منداڵە ئەو کوڕا لە ناو ماڵی مە گەورە بوو لەگەڵ خۆمان نانمان دەدا لەگەڵ خۆمان دەمان نواند گوتی ئەخێری تەمەشا دەکەین هەرچی ڕسمی عائیلێ هەیە هەرچی شتی ئەرشیفی دیکۆمنتکاری خۆمان هەیە لە ناو مۆبایلەکانی خۆمانە هەمووی بردیە دزیتی بڵاوی کردیتەوە ێ باشە ئەو چیان دەری بە ئەخلاق دەشێتن بەڕاستی ئەوە ینی بەڕاستی ڕاوەستانی دەوێ گەڕانەوەی دەوێ ئێمە ڕاجعەکی ئەخلاقی کۆمەڵگەی کوردیمان بکەین و بۆ ئەوەی بگەڕێنەوە سەر ئەو ڕەسەناتی داواکارم خۆی گەورە ئینشاءالله هەمومان هیدایەت بداتن بۆ گەڕانەوەی سەر ئەخلاقەکی جوان و ڕەوشتەکی ڕەسەن